بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان دامەزراوەکانی ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی لە هەرێمی کوردستان پەکراون ماوەی زیاتر لە ساڵێکە پەرلەمانی کوردستان وەکو دەستگایەکی ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی و چاودێرێکی حکوومەت لە هەرێمی کوردستاندا پەکراوە بە میواندارێک لە بەڕێزان لە ئەستۆدیوی سەرەکی عومەر عینایەت ئەندامی پەرلەمانی کوردستان هەروەها لە هەولێرەوە ئایدن معروف سەرۆکی لیستی بەرەی تورکمانی لە پەرلەمانی کوردستان تاوتوێی ئەم پرسە دەکەین دا سەرەتادا راپۆرتێک دەبین دواتر لەگەڵ میوانەکانمان لێژە بەم پرسە دەکەین. هەموو ڕێگاکانە چنەوە پەرلەمانی کوردستان کەچی کاراژ ناکرێتەوە. کورد دوای سەدان ساڵ بۆ یەکەم جار لە سەرەتای نەوەکانی سەدەی ڕابردوو بوو بە خاوەنی پەرلەمان لە مێژوودا. کورد جگە لە هەرێمی کوردستان لە هیچ پارچەیەک نەبووەتە خاوەنی پەرلەمان. سەرەڕای ئەوەی پەرلەمانی کوردستان یەکەم پەرلەمانی کوردە لە مێژوودا، بەڵام سەرنجام لە کۆبوونەوەیەکی یەک حیزبدا بڕیار درا بە پەخستنی. هۆکاری پەخستنەکەش یەگەڕێتەوە بۆ ئەوەی دەستی بۆ پرسێکی یاسایی بردووە کە تەواوبوونی ماوەی سەرۆکایەتی بارزانی بوو. من مسعود مصطفى بارزانی سوێن بێ بەخوای مەزن پارێزگاری لە مافەکان و دەستکەوتەکان و یەکڕێزی و بەرژەوەندیەکانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بکەم و پاخستنی پەرلەمانی کوردستان و درێژەدان بە پاخستنی لە کاتێکدا بۆ زۆرینەی پرسەکانە بێت بگەڕێنەوە بۆ پەرلەمانی کوردستان. ئێستا باز لە پرسی چاکسازیەکرێت لە هەرێمی کوردستان بۆ ئەم پرسە بێت پەرلەمانی کوردستان یاسای نوێ دەربکات یان بەشێک لە یاساکان هەموار بکرێتەوە. بۆ چاکسازی لە پرسی نەوت و بنەبڕکردنی گەندەڵی و سزادانی گەندەڵکاران پێویستمان بە پەرلەمانی کارا هەیە بۆ دەرکردنی یاسای نوێ و هەمواری یاسا کۆنەکانەوە کە حیزب نەتوانێت وەک بووکەڵەیەک بەکاری بێنێت. لەلایەکی ترەوە ئێستا باز لە پرسی ڕیفراندۆم و سەربەخۆی یەکرێت. ئەم پرسەش بەبێ پەرلەمانی کوردستان ناکرێت. تا ئێستا لە هەرێمی کوردستان هیچ یاسایەک نییە بۆ چۆنیەتی ئەنجامدانی ڕیفراندۆم بەر لە هەر هەنگاوێک بنرێت. ئەبێت پەرلەمان کارا بکرێتەوە و یاسایکی تایبەت بەو پرسە دەربکات. لە هەرێمی کوردستان ماوەی یاسایی سەرۆکایەتی هەرێم بەسەر چوو بۆ چارەسەرکردنی ئەو پرسەش ئەبێت پەرلەمان ڕۆڵی یەکلاکەرەوە ببینێت. لەلایەکی ترەوە ماوەی یاسای سەرۆکی دەستەی مافی مرۆڤ لە هەرێمی کوردستان لە ئێستادا بەسەر چوو بەپێی یاساکەش پەرلەمانی کوردستان ئەتوانێت ئەو کێشەیە چارەسەر بکات. بەپێی یاسا سەرۆکی دەستەکە بۆ ماوەی 4 ساڵ و لەلایەن پەرلەمانی کوردستانەوە متمانی پێدرێت و دوای 4 ساڵەکەش ماوەی تەواو بێت. سەرۆکی دەستەی دەستپاکیش لە مانگی 5 ئەم ساڵ ماوەی یاسایی وەک سەرۆکی دەستەی دەستپاکی بەسەرەچێت و بەپێی یاساش تەنها پەرلەمانی کوردستان ئەتوانێت ئەو پرسە چارەسەر بکات. هاوکات بەهۆی پەخستنی پەرلەمانەوە حکوومەتی هەرێم بەبێت چاودێری پەرلەمان کارەکات و کۆمەڵێک یاساژ ماوەی کارکردنیان تەواو بوو و بەسەر چوون لە نمونەی یاسایی بەکرێدانی خانوبەرە. ماوەی 1 ساڵ و 4 مانگ و 6 ڕۆژە پەرلەمانی کوردستان پەکراوە. تەمەنی ئەم خولەش لە 6 یانزەی ئەم ساڵ دوای 8 مانگ و 19 ڕۆژی دیکە بەسەرچێت. هیچ هەوڵێکی جدیش نییە بۆ کارەکردنەوەی پەرلەمانی کوردستان. سڵاوتان لەبێت بەڕێزان سوپاس بۆ میوانەکانمان بەخیر بێن کامەر بەخیر بێگەر لە بەڕێستانەوە دەست پێ بکەین. ئەگەر سەرتا لەوە دەست پێ بکەین بەرلەوەی کە بچینە سەر زەرورەتی بوونی دامەزراوەی یاسایی بۆ مەسەلەی ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی ڕای بەڕێستان سەبارەت بە و چاکسازیانە چێک ئێستا لە هەرێمی کوردستان ڕادەگەنەوە و راپۆرتانی سەبارەت بە پرسی چاکسازی بڵاو دەکەینەوە. سپاس بۆ جەناب بوو بۆ بینەران و سپاس و ڕێزیشم بۆ کاک ئایدن هەیە. من ئەو راپۆرتم خوێندەوە 8 تەوەرە هەر 8 تەوەرەکەیم خوێندەوە. من وایە بینم ئەو راپۆرتەی کە حکوومەت نووسیوێتی سەرۆکاتی حکوومەت نووسیوێتی راپۆرتی سەرۆکاتی حکوومەتی هەرێمی کوردستان نووسیوێتی. من ئەو راپۆرتەی کە ئەی بینم و دەستم خوێندومەتەوە بەڕای من جگە لە خۆڵکردنە چاوی خەڵک جگە لە سەرقاڵبوونی خەڵک شتێکی ئۆتۆماتیک نەبینی چونکی ئەوان زیاتر بڵێن چڕی راپۆرتەکە لەسەر کەمکردنەوەی خەرجیەکانە و دانەمەزراندنی خەڵکە و ناشکاندنی پاشەکەوتکردنی موچەیە. یعنی هەندێک خاڵیان لەو بابەتە لە ڕووی کاریگەڕیەوە هەندێک ئالاساس چاکسازیان کردەوە کەمکردنەوەی پۆستەکانە بەنیازن وەزارەتەکان کەم بکەنەوە بەنیازن بەڕێوەبەرایەتەکان کەم کراوەتەوە بەشەکان کەم کراوەتەوە هۆبەکان کەم کراوەتەوە. ئەمانە
بەڕاستی وەکو لە چاو ئەو گەندەڵی کە لە هەرێمی کوردستانەوە ڕوویداوە مشتێکە لە خەروارێک تۆ کاتێک لە 95 پشتی هەرێم لە 95 پشتی بە داهاتی نەوت بەست بێ تۆ بێ هەموو ئەو چاکسازی چڕکەیتەوە لە 105 ئەو دەستکەوتەکان کە لە هەرێمی کوردستانایە کەواتە ئەمە تۆ کارت نەکردووە بە درێژایی ئەو 5-6 لاپەڕەی کە من خوێنومەتەوە تەنها بە یەک گوشە باس لە مەسەلەی نەوت کراوە ئیتر باس لە ئەو گرێبەستانە نەکراوە کە لەگەڵ کۆمپانیەکان نەکراوە باس لەو کارە ساتە نەکراوە کە وا خەریکە داناغاز و ئەمساری داناغاز بەسەر هەرێمی کوردستانە دەهێنن باس لەوە نەکراوە کە چەند دەستکەوت هەیە لە هەرێمی کوردستانە لە ڕێگای نەوت و گازەوە داناغاز هێواش ئەیچنێتەوە جارێک 2 ملیار دینارمان لێ بە جارە 121 ملیۆن دینارمان لێ بە ناوی کۆندنسیتەوە على ئاساس ئەو لە گرێبەستەکەیە کۆندنسیتی و داناوە بە $700 بفرۆشێ بۆ 1 تەن بەڵام بە $300 فرۆشێتی و بە بەردەوامی $400 هەموو تەنێ لە حکوومەتی هەرێمی کوردستان وەرگرتو ئەوە دەرەنجامی ئەو بوو 2 ملیار دیناری لە ئێمە بردەوە $2 ملیار لە ئێمە بردەوە دوای ئەوە ئێست خەریکە لەسەر ئەوەی على ئاساس ئێکستێنشن یعنی فراوانکردنی کێڵگەکانی لێمانە کردووە ئاشتی هەورامی بەڕێز ئاشتی هەورامی فراوانکردنی کێڵگەکانی لێمانە کردووە داوای 90 ملیاری کەمان لێکە کەواتە ئێمە بۆ ئاراستەی ئەچین هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان بێتە کۆیلەی دەستی کۆمپانیەکانی نەوت و گاز کە هاتوون لێرە گرێبەستیان لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان کردووە و لە هەمان کاتیشا ئێمەش ئەبینە کۆیلەی دەستی حکوومەتی هەرێمی کوردستان کەواتە ئەوەی کارەکەی چیەکارەکەی دەبێتە کۆیلی کۆمپانیەکان خەڵکی دەبێتە کۆیل دووسەوە یەکەم جێلێتی ئەوانەی کەوا ئەو کاریان کردو لەگەڵ ڕێزم و نەزانین و جێلێتیان ئەمە کۆمپانیایکی وکو کۆمپانیای داناگاز لێرە نییە لە ئێران ئەم کاری کردووە لە ئەفغانستان کردوێتی لە وڵاتەکەی لە میسر کردوێتی ئەمە تەنها کاری ئەوەیە بچێتە وڵاتێکەوە دەست بەکار بکە گرێبەست ئیمزا بکە گرێبەستێ لە بەرژەوەندی خۆی دوای ئەوە تاکی دەبێ بە شێوەیە گرێبەستەکان ڕێگە خاک تاکی دەبێت ئەو حکوومەتە ناتوانێت ئەو گرێبستانەوە پێویست جێبەجێ بکە یەکسەر ئەچێت لە دادگاکانی دادگا نێودەوڵەتیەکان سکاڵا تۆمارەکە لەسەر حکوومەتەکان و بەم شێوەیە پارە پەیداکە ئەمە بە کۆیلەکردنە یعنی ئەمانەی من کۆمپانیەکانی بەم شێوەیە کارەکەن ئەکرێ پێیان بڵێ مافیاکردن یعنی گروپی مافیایی بە شێوەیەکی یاسایی ئەمانە بە شێوەی یاسایی و خەریکن سەروەت و سامانی خەڵکی کوردستان بەهادەر ئەبن و حکوومەتی هەرێمی کوردستان لا حول ولا قوة هیچی پێ ناکرێ کەواتە من لێرەوە داوای خەڵکی کوردستانەکەم ئەم دیاردەیە قبوڵ نەکەن نە لە داناغاز و کۆمپانیەکانی نەوتی و گازیشی ئەوانی تریش تەنها داناغاز نییە و نە لە حکوومەتی هەرێمی کوردستانش ئەمە قبولکەن ناکرێت بەرهەمی کوردستان هەر هەمووی بژتە گیرفانی داناغازەوە بەڵام ئەمە ناوزڕاندن نییە کە تۆ پێ دوایە ئەوانێکی گرێبەستەکان کردووە گێرن بەڕای من نەزان و جێل بوون و زۆر وریایە جارێکە دووبارەیەکەم بۆچی ناوڕست زڕاندنە بە ناشارەزایی ئەو کاریان کردو ئەگەر وانە بێت دوو سەبی هەیە یان نەزان و جێل بوون یان زانیویانە و خۆیان لە جێل کردو و بەرژەوەندی تایبەتیان هەیە ئەجینە ناکرێت تۆ گرێبەستێ لەگەڵ بنمونێکی زۆر بەسیت ئەوان داناغاز ئەڵێ ئێمە داوامان کردو لە حکوومەتی هەرێمی کوردستان ئێکستێنشن بکەین یعنی فراوانی پرۆژەکەمان فراوان بکەین لە ئەنجامی ئەو قازانجە متەوەقعی کە ئەوە ئێمە بمان کردایە ئێمە حکوومەت ڕێگەی پێ نەداوین ئێمە داوای ڕبحی متەوەقعەکەین یعنی قازانجی چاوەڕوان کراوە ڕێگەیان نەداوین ئێمە کارەکەمان بکەین کەواتەی ئایا هۆکارەکەمان پێ بڵێن یان نەزانین بۆ یان بە مەبەست ئەم کاریان کردو ئەگەر مەبەست بێ یعنی هەر کامیان بێ هەر خراپە کەواتە نەیانتوانیوە دەوڵەتداری بکەن سپاس دەکەم دواتەگرێن بۆ لای بەڕێستان ئەگەر بچینە هەولێر لای کاگایدن زۆر سپاس بۆ بەشداریکردن لە بەرنامەکەماندا بەر لەوەی کە قسە لەسەر مەسەلەی ئەو بکەین ئایا بەبێ کاراکردنەوەی پەرلەمان دەتوانرێت چاکسازی ئەنجام بدرێت دەمەوێت سەرنجی باڵیش بزانم سەبارەت بە و مەسەلەی راپۆرتە چاکسازیانی کە بڵاو دەکرێنەوە لە هەرێمی کوردستان پێتان وایە ئەم راپۆرتانە دەتوانرێت بەم راپۆرتانە گەندەڵی بنەبڕ بکرێت؟ بەڵێ پێشکی زۆر سوپاسی بەڕێزتان دەکەین هەروە سوپاسی کانالی پەیامش دەکەن هەروە زۆر ڕێز و سەلاویشم بۆ برای بەڕێزم کاک عومەر عنایەت دەکەم بەڵێ کە لە ئێستادا کە دیارە حکوومەتی هەرێمی کوردستان سەرۆکایەتی هەرێمی کوردستان بەبێ
بەبێ گەڕانەوە بۆ پەرلەمان کە لە ڕابردوودا کە چەند چاکسازی و دواتریش ئێستادا کە لە هەندێ حالەتە لە هەندێ بەتایبەتی لە وەزارەتی پێشمەرگە و لە وەزارەتەکانی تر کە دەستی کردووە بە چاکسازی ئەگەر ئێمە تەماشا بکەین ئەمە زۆر دەبایە لە ڕابردوودا کە ئەم کارە بکرابایە کە زۆر متاخرە کە ئەم چاکسازیە کە هەرێمی کوردستان لە ڕابردوودا زۆر پێویستی بەوە هەبوو کە زیاتر چاکسازیەکان بەڕێگای پەرلەمانی کوردستان باە کە زیاتر شەرعێتی دەبوو بەڵام لێرەدا کە ئەگەر تەماشای ئێستای وەزعی سیاسی و یا ڕەوشی هەرێمی کوردستان بکەین کە وەکو دەستپێک ئەم چاکسازیانەش کە لەم کاتەدا باش ئەبینین کە ئیجابیە بەڵام دەبایە وتشم دەبایە ئەم چاکسازیانە بەڕێگای پەرلەمان بکرابایە دەبایە پەرلەمان نەگەیشت بە ئەو مەرحەلە ئێستا لە کار کەوتووە چکە لەبەرەوەی پەرلەمان کە نوێنەرایەتی خەڵک ئەکات و نوێنەرایی خەڵکی هەرێمی کوردستان ئەکات و کە دەستگایەکی تەشریعی لە هەرێم پێویست دەکات ئەمە کارە بکرێتەوە و منطقی نییە و معقولیش نییە کە نزیکەی ساڵ و نوێکە کە پەرلەمان کارە نەکراوە و ئێمەش زیاتر کە باسی چاکسازی ئیداری بکەین و یا چاکسازی مالی بکەین و یا چاکسازی سیاسی بکەین لێرەدا دەبێت پێش ئەم چاکسازیانە دەبێت پەرلەمان کارە بکرێتەوە دەبێت لایەنە سیاسەکان ئیتفاق بکەن بۆی کە پەرلەمان کارە بکرێتەوە چونکە پەرلەمان یاساکان پەسەند دەکات و پەرلەمان ڕقابە و لەسەر حکوومەت و نوێنەرایەتی خەڵکی هەرێمی کوردستان دەکات لێرەدا منوا ئەبینیم کە لە چاکسازیەکان متاخرین بەڵام کەوەکو دەست پێکیش کە شتێکی باشە و ئیجابیە بۆ ئەم کاتەدا بەڵێ زۆر باشە بەڵام ئەم چاکسازیانە ئەگەر بەڕێز پێ وایە کە شتێکی ئیجابین و کاومەر پێیوا بوو کامە چاو خۆڵکردنە چاوی خەڵکە یعنی بەبێ پەرلەمان هیچ چاکسازێکی ڕاستەقینی ئەنجام دەدرێت؟ وتم کە پەرلەمان کە گەورەترین دەستگای تەشەی هەرێمە و کە گەورەترین دەستگای تەشەی دەولەت و وڵاتە دەبێت لەگەر پەرلەمان یعنی دەبێت پێش ئەم چاکسازیانە کە پەرلەمان کارە بکرێتەوە یعنی گرنگترین مەسلەی ئێستای هەرێمی کوردستان کارەکردنی پەرلەمانە یعنی کە لە هیچ دنیایەک لە هیچ دەولەتێک بەبێ یعنی دەولەت بەبێ پەرلەمان نییە کە ئێمە نەبین کە ئەمەش دەبێت پەرلەمان ئەکتیو بکرێت یعنی ئەم چاکسازیانە ئەم ئیسلاحانە کە سیاسی بن اقتصادی بن مالی بن دەبێت بە ڕێگای پەرلەمان بێ بەڵام بەداخەوە کە ئێستا ئێمە لە هەرێمی کوردستان دیارە ئەو نائستیقرارە سیاسیە ئەو بێمتمانەی نێوان لایەنە سیاسەکان نەمانتوانی کە پەرلەمان کارە بکەینەوە نەمانتوانی لایەنە سیاسەکان کە ڕێککەوتنێکی باش و دروست بکەن بۆ ئەوەی پەرلەمان کارە بکرێتەوە لێرەدا منەوە ئەبینیم کە وتم کە چاکسازیەکە کە بیدایەت کە دەست پێک کە لێستا لەم کاتەدا باشە کە لەم قۆناغەدا لەم مەرحەلەیەدا بەڵام دەبایە لایەنی کاتیشدا پێش ئەم چاکسازیانە دەبایە پێش ئەم چاکسازیانە پەرلەمان کارە بکرێتەوە کە ئەم چاکسازیان لەگەر پەرلەمان کرابایە کە پشتیوانی لە پەرلەمان کە پشتیوانی لە پەرلەمانت وەرگرت یعنی بەو مانەیەدێک کە پشتیوانی تەییدت پشتیوانی لە خەڵکی هەرێمی کوردستان وەرگرتە چکە ئێمە باش ئەزانین کە شەفافیت لە ئیدارەی هەرێم و لە بودجەی هەرێم و لە پەترۆڵ و لە نفتان نییە کەمە لایەنە سیاسەکانی دەسەڵات و معارەزەش کە ئۆپسیۆنیش زۆر پێداگیری لەسەوەیان کردو لە کەلە ڕابردوودا ئێستا دەکە ئەم لایەنە سیاسیانە کە دەسەڵاتن لە حکوومەتە کەمە هەڵساون بە چاکسازیەکی بیدایی و کەمە ئەگەر تەماشا بکەین لە ئێستادا ئەمە شتێکی باشە و ئەگەر هاتوو بە شێوەیەکی دوور لە ژێر کاریگەری حەزبی و دوور لە ژێر کاریگەری سیاسی لایەنێک
کە بۆ بەرژەوەندی گشتی هەرێمی کوردستان بێ ئەمە لە داهاتوودا لە مستەقبەلدا باش دەبێت بۆ سیاسەتی هەرێم و بۆ ڕەوشی هەرێم. بەڵێ سوپاس دەکەم کاومرگەن سەبارەت بە مەسلەیەوەی کە ئایدن باسی مەسەری ئەوەی کە ئێمە پێویستمان بە کارەکردنەوەی پەرلەمانە بەڵام دەبێگەر کارەش بکەین و مەسەرەن ئێمە بۆ چاکسازی ئەگەر لە پەرلەمانەوە بێ کارەکردنەوەکەی دەبێت لە کام جۆر چاکسازی لە کوردستانەوە دەست پێ بکەین. وەڵام من دێک دوو سەرنجدەم لەسەر نەک لەسەر قسەکانی جناوی کاگایدن هەر لەسەر ئەوەی کەوتم ئەم چاکسازی و خۆڵکردنە چاوی خەڵکە بۆی زۆر وازح بێ بەلای خەڵکی کوردستان دوو ڕقم بە بەڕێست دەڵێ. مثلا لە شوێنێکاڵەیە لە ساڵی 2013 16 ملیارمان سرف کردووە لە یەک ساڵە بۆ خەرجی گشتی لە شوێنێکاڵێ 5 دۆلار دینار لەڵێ ئەم ساڵ کردومانە بە لە ساڵی 2016 ینی کردومانە بە 5 ملیار لە 8 مانگە یعنی لە ساڵەکە ئەبێتە 7 ملیار و نیو. ئەمە زۆر وازیحە خەرجی فەرمانگەکان بۆ کەمی کردووە لەبەری فەرمانەکان داوامیان نەکرد. لە ساڵی 2013 فەرمانەکان فول داوامیان کردووە. ئێستا لە فەرمانگەی وایە لە ڕۆژەکە لە هەفتێکە یەک ڕۆژ داوامەکە تۆ کەت کاتێ دەرگای فەرمانگەت داخست خەرجیەیە کەواتە ئەوە فەزڵ ناگەرێتەوە بۆ ئەو چاکسازی ئەوان کرد فەزڵ ئەگەرێتەوە بۆ ئەوەی کە فەرمانگەکان نییە و باجەکەشی چیاوەتی خەڵکی کوردستانیەتی. ئەمە نقطەیەکی زۆر وازیح. نقطەی دووهەم ئێمە 850 ملیار دینارە دێن بە موچەی موچە خۆران پێشتر ئێستاکێ بۆتە لە سا هەفتای ئەوە تەوان تەنها حکوومەتی هەرێمی کوردستان تەنها دەستی بۆ موچەی ئەو کەسانە بردووە کە لیان سەڵ ناکاتەوە دەستی نەبوو پێشمەرگە بردووە نەبوو پۆلیسی بردووە نەبوو ئاسایشی بردووە نەبوو زێرەڤانی بردووە نەبوو بۆ هیچ کەسیشی نەبردووە کە بڵێ ترسی لێ هەبێ تەنها مۆزەف کارمەندی داما و ئەوانەی کەوا پاری بۆ پەیداکەن دەستی بۆ موچەی ئەوانە بردووە لە سەدا هەفتای ئەمانە کاتە 650 ملیار دینار. ئەگەر لەم ساڵە ئەوان پێمان بڵێن ئەم 650 ملیارە کە مانگان تەمان بە پاشەکەوتەکەەوە ئەیدەن بە خەڵکی کوردستان توانی نایە بیکەن بە 500 توانیانە بیکەن بە 550 ئەو چاکسازیان کردو. ئەوان ڕقمیان بە ئێمە نەداوە هەر 650 ملیارەکە سەرفرۆزی تر پێمان بڵێ ئەم چاکسازی لەکوێکرا. من لە خۆڕای ناڵم و ئەگەر ویست تەوزیحی زیاترش لەسەر چاکسازی ئیداری ئەگەر ویست لە ئەخیرا من دێمە سەرەوە بەدانش. ئەوەی پرسیارەکەی بەڕێزت کەوتت باسی ئەوەت کرد بمورە ئەگەر بەسواد بوو ئەگەر پەرلەمانیش کارابێ یاخود دەبێمە لە چەند جۆر لەکام جۆر چاک خۆی بەڕای من حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەر بیویستایە چاکسازی بکە ئەوە لە سەرتاوە بڵێن ئیداری دەوڵەتی ئەم ئیداری کە لە هەرێمی کوردستان هەیە ئەوە لە ئیدارێکی بڵێن چاکسازیی سیاسی بکردایە پێش هەموو شتێ ڕێکەوتنێکی سیاسی ئەمەی ناوبنایە هەنگاوی یەکەم وایە لە نێوان ئەو لایەنە سیاسانی کە حکوومەتیان پێگەیانا بوو کە بە ستەم ئەوە بوو کە برادرانی ئێمە لە پەرلەمان دەرکراین و برادرمان لە وەزارەتەکان دەرکان بە هاتنایە جارشی کە ڕێکەوتنێکی نوێ یان ئەو ڕێکەوتنێکە پێشووتر هەیە ئەوە جارێکە پەرلەمانیان کارا بکردایەتەوە چونکی پارلەمان وەکو جەنابی کاگایدن باسی کرد لە هیچ دنیا نەبووە تۆ پەرلەمان بەخی چکە پەرلەمان حتا بەڕێز مەسعود بارزانی کە پێشتر سەرۆکی هەرێم بوو 2 ساڵی بۆ درێژکرایەوە لەو پەرلەمانەوە بۆی درێژکراوەتەوە ئینتەنان و ئەو حکوومەتی هەرێمی کوردستانی کە بە ئەمری ئەو حکوومەتە و ئەمری ئەو حیزبەی لە پشتی ئەو حکوومەتەوەیە کە پەرلەمانی پەرخستووە ئێمە بەڵێن پەرلەمان متمانی پێدانەوە کەواتە گەورەترین کۆڵەکەی دەوڵەت بوون لە هەرێمی کوردستانە گەورەترین دامەزراوی شەرعی کە خەڵک متمانی پێداوێت پەرلەمانی کوردستانە تۆ دەیت ئەمە پەقەکەی ئەگەر دەتەوێت چاکسازی بکەی وەرلێرە دەست پێ بکە ئەم پەرلەمانە دەستکەرەوە بە کارکردنەوەی ئەم پەرلەمانە وی لە خیلای چکە تۆ وەکو لە ڕاپۆرتەکەی بەڕێستان هات زۆر وازحە ئەوە مەسەن دەستەی نەزاهە 5 مانگی کە کۆتایی پێدێ ئەوەی دەستەی مافی مرۆڤ کۆتایی پێ هاتووە یاساکەیان یاسای کرێنشینی لە هەرێمی کوردستانە یاسای کرێنشینی کۆتایی پێ هاتووە تقریباً 4-5 مانگیشی بەسەرا چووە وردە یاساکان دێن وردە بڵێن سەرۆی لەوانێ ئەو سەرۆکانی کەشکەوە سەرۆک دەستەکانی کەش بێت ئەوانیش هەر ئەکسپایر ببن وە سەرۆکی هەرێم ئەکسپایر بووە کەواتە تۆ ئەگەر پەرلەمانت نەبێت چۆن نتوانی ئەم کارن ئەم دەستگانە بەغێر بخیتەوە وردە هەڵئۆشێت وردە هەڵەوەرێ موسساتەکانت هەڵئەوەرێ کەواتە ئەو لایەنەی کە فریاد ڕستی تۆیە ئەو دەستگای کە فریاد توێ پەرلەمانی کوردستانە
لە چاکسازیەکە ئەوان بە هیچ جۆرە ناوی پەرلەمانی کوردستان نەهێناوە، بە هیچ جۆرە ناوی دیوانی چاودێریداریان نەهێناوە، بە هیچ جۆرە ناوی دەسەی نەزاهات لە یەک دوو نهێنێ. ئەوەی کەوا زۆر گرنگ هاتوون پەنایان بردووە بۆ دوو کۆمپانیا کە ناویان بردووە لە کۆمپانیای دیلۆیت و کۆمپانیای ENY بە شەرتێ ئەمانە لیان منع کراوە کە ناوەڕۆکی گرێبەستەکان ببین، ئەو گرێبەستانی کەوا ئێمە گومانمان لێ و خەڵکی کوردستان نازانم گرێبەستان جۆن، ئەو گرێبەستانی کە خەڵک کە حکومەتی کردووە بە کۆیلی دەستی ئەو کۆمپانیانەوە ئێمەشی کردووە بە کۆیلی دەستی حکوومەت. بەڵێ فەرموو. بەڵێ زۆر باشە، بەڵام هەر پەخستنی پەرلەمان دەچێتە چوارچێوەی گەندەڵی سیاسیەوە نەکە هەرچە ئەسڵەن گەورەترین زەربە کە لە گەورەترین زەربەی کوشندا کە لە هەرێمی کوردستان دراوە پەخستنی پەرلەمانە و ئەمە ئینقلاب بۆ بەسەر پەرلەمانە کراوە، نەک گەندەڵی، یعنی بەڕاستی ناکرێت و گەندەڵی ناوی بنێ، ئەمە هەڵگەڕانەوەیەکە کودەدایەکە کە دەسەڵاتێکی حیزبی بەسەر پەرلەمانی کوردستانە کردوێتی بەسەر گەورەترین دامەزرا و هۆکارەکەشی واضحە بەڕاستی نە مەسەلەی جگە لە مەسەلەی سەرۆکاتێرم، نە مەسەلەی مخالفەی بەڕێز جەنابی ئەو بیانوانەیە کە بەڕێز دکتۆر یوسفی ئەگرن، نە ئەندام پەرلەمانەکانە هۆکاری ئەوە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان و سەرۆکایەتی هەرێم زانیویانە کە ئەیانوێ پلانێکی ویان بەدەستوەیە کە ئەم پلانە کوشندەیە بەسەر فەرمانبەرانی هەرێمی کوردستانە پیادە بکەن، ئەگەر پەرلەمانکارە وایە ڕێگەی پێنەدان ئەو کارە بکەن. یەکێ لەسەوە هەرە سەرنجەکانی ئەوەیە بیانەوەی ئەوان خۆیان ببنە سوارچاکی مەیدان بەویستی خۆیان یاری بە مقدراتی خەڵکی کوردستان بکەن و خۆیان بچیانەوە لە ناو حکوومەتدا ببێت چاودێری بکەن. زۆر ئازایە ئێستا مەسەن ئەمە بەڕاستی ئەمە لە فطرێتی ئینسانە هەیە، خەڵک چاودێری پێ ناخۆشە. ئێستا من پێم خۆشە ئەندام پەرلەمانێکم هیچ کەس چاودێریم نەکا بۆ خۆم ئازاد بم مەسەلەن، حکوومەتیش پێی وایە پێی خۆش نییە وەزیرەکان بۆ خۆیان ئازادن، جاران بە هەزار ینی جاری وای کە تەلەفۆنمان بۆ کرد هەفتێکا دوو سێ جار تەلەفۆنیان بۆ کرد، ئێستا جوابی تەلەفۆنی مەش نادەنەوە وەزیرەکان. ئەی تەبعاً زۆربەی وەزیر هەیە کە وەزیر وەڵام بەڵێ زۆر بەرە وەڵا حەزگی ناوی وەزیر کەشت پێ بڵێم. من چەندین جار تەلەفۆنم کردو بۆ وەزیری ڕۆشن بۆ عەفوەن بۆ وەزیری ناوخۆ وەڵامی نەداوەتەوە، تەلەفۆنم کردو بۆ وەزیری خوێندنی باڵا وەڵامی نەدام، تەلەفۆن کە بۆ وەکیلی وەزیری دارایی وەڵامی نەداوەتەوە. لەوانەیە مەشغوڵ بێ خۆ منەوە ڕێگە ئەدەم پێیان ئاساییە ڕێگەمان، بەڵام جاران بەم شێوەیە نەبوو، جاران ئەوان تەلەفۆنیان بۆ ئێمە نەکردو تاکە ئێمە ئامادەین بێنن لیژنەکانەوە بەلاتان، ئامادەین چیتانێ پێشکەشتانی بکەن بە زبانەی ناو هەڵی پەرلەمان، پێشەوەی بمان بەنە بەر سین و جیمی ناو پەرلەمان ئێمە دێن لیژنەکان بۆتان ڕوونەکەنەوە. بەڵام ئێستا بۆ ئەمەندان پەرلەمانانە بەم شێوەیە ئەوە بۆ شێوەیە بێئەرزش کراوە پەرلەمانی کوردستان کە تەنانەت وەزیرەکانیش هەتاوان پێش ئەوەی کە پەرلەمانیش پێچ پێ بەڕێز نەسیروان بارزانی ئەمری کرد بۆ وەزیرەکانی کە جوابی تەلەفۆن و تەلەفۆنی ئەندام پەرلەمانەکان مەدەنەوە و مەچنە لیژنەکانیش و جوابیشان مەدەنەوە مەچن بەسەر داواکاریەکانەوە بۆی لە هەڵی پەرلەمان. زۆر باشە بەزووتە پەرلەمانێک نییە وتت ئەوان بوون بە سوارچاکی مەیدان، ئێستا ئەوان سوارچاکی مەیدانن بەویستی خۆیان ئەسپی خۆیان تاوەدەن لە مەیدانی کوردستانە بەبێ هیچ چاودێری. بەڵام سوارچاکن لە بنەڕەدا نەخی ئەخ سوارچاکی گلاون سوارچاک بوون، ینی بڵێن ئەسپێکیان پێ، بەڵام بەرەو گلان و بەرەو هەڵدێریە بن، کوردستان بەرەو هەڵدێرە بن. باش سپاس دەکەم. کاگایدن ئەگەر بڕێمەوە لای بەڕێستان سەبارەت بەوەی کە لەو کاتێک کە پەرلەمانی کوردستان پەکراوە کە دەسەڵاتێکی چاودێریە بە بۆچوونیە و ڕێژەی گەندەڵی زیادی کردووە یاخود پەخستنی پەرلەمان بۆتەوە هۆکاریەوەی کە گەندەڵی لە هەرێمی کوردستان زیاد بکات؟ خۆی لە خۆیدا کە لە کارکەوتنی پەرلەمان یعنی ئیژنەکردنی پەرلەمان ئەمە گەندەلێکی سیاسی گەورەیە لە هەرێمی کوردستان کە نەدەبایە پەرلەمان بگاتە ئەو مەرحەلەی کچووە لەبەرەوەی کە برای بەڕێزم کاک عومەر عنایەتیش باس کرد کە گەورەترین مؤسسەیە تەشریعیە لە هەرێمی کوردستان و لە دەوڵەتە پێویست بە ئەوە کارکەن دەبایە پەرلەمان کارە بکرا بە نەگەشت بە ئەم قۆناغ و ئەو مەرحەلەیە کە لە ئێستادا کە بوو لە کار کەوتووە و بەبێ پەرلەمانیش کە باوەڕ ناکەم چاکسازیەکان سەرکەوتو بێ لەوانەیە چاکسازی بکرێتن و بەڵام شەرعەتی زۆر بەڵێ بەڵێ چاکسازی بۆ چاکسازی گەندەڵی بۆ چاکسازی گەندەڵی سیاسی بێ و ئیداری بێ و مالیبی پێویست بە ئەوە دەکات کە پشتوانی وتم کە پشتوانی و کە شەرعیەتی پەرلەمانیشی هەبێت لێرەدا
بەداخەوە کە لێستادا ڕەوشی سیاسی هەرێمی کوردستان کە گەیشتە ئەو مەرحەلەی کە بە شێوەیەکی دموکراسی ناتوانین ئیدارەی پرۆسەی سیاسی هەرێمی بکەین کە ئەوەش ئەو نائستقرار سیاسی کە دروست بووە لە هەرێم کە لایەنە سیاسەکان نەیانتوانی کە تەوافقێک و ڕێکەوتنێک دروستکان بۆی کە پەرلەمان کارە بکرێتەوە لێستادا دەبێت لایەنە سیاسەکان ئیش لەسەوە بکەن کە پێشەوەی کە چاکسازی دەبێت پەرلەمان ئەکتیو بکرێت و پەرلەمان دامنیشێت و بە ڕێگای پەرلەمان و بە ڕێگای پەرلەمان ئەم چاکسازیانە یان پشتیوانی پەرلەمان هەبێ بۆ ئەم چاکسازیانە قانون هەبێت و ئەو قانونە هەموار بکرێتەوە سەر لە نوێ لێرەدا کە برای بەڕێزشم باس کرد کە تەمەنی پەرلەمان ماوەی کەم ماوە پێویست بەوە دەکات دەبێت لێستادا لە کاتێکی گونجاوە دەبێت پەرلەمان ئیش بکات و کارە بکرێت و ئەکتیو بکرێتن کە بتوانرێت ئەو یاسانە و ئەو قانونانە کە هەیە پێویستی بە هەموار هەیە و کە پێویستی بە پەسەندکردنی هەیە دەبێت پەرلەمان دابنیشن و کارە بکرێتەوە کە لێرەدا وتم ئەو چاکسازیانە کە لە هەرێمی کوردستان کەندەڵێکی زۆر هەیە کە لە بیدایەتی دەسەڵاتی سیاسی لە نۆتیەکەوە تا ئێستا کە لە ڕووی سیاسی و ئیداری و مالیەوە کە لە ئێستادا گەیشتە ئەو مەرحەلەی پێویست بەوە دەکات کە بە شێوەیەکی ئەکتیو بە شێوەیەکی گشتی کە ئەم چاکسازیانە ئەم گەندەڵیانە چارەسەر بکرێت ئەویش بە ڕێگای چاکسازی ئەگە ئەم چاکسازیانە بە تەوافق نەکرێت و وەیە پشتیوانی پەرلەمان و دامی پەرلەمان نەبێتون لەوانەیە وتم کە نەواقس و کەموکوڕی هەبێتن لە چاکسازیەکاندا. بەڵێ سوپاس دەکەم ناوبڕێکمان هەیە کاگایدن دواتر دەگرێمەوە لای بەڕێستان بەڵێ بینەرانی بەڕێست ناوبڕێکی کرد و دەگرێن وڵاتە لەگەڵ بەرنامەی ئەمڕۆ با سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا. سەرکەوتنە گەورەیە تەنها شیری وشکی ئەڵتونسای تەمێکی ڕاستەقینە و 100% سروشتی نۆشی کە و هەمیشە بە بەهێزی بمێنەرەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. دووبارە سڵاوتان لەوێت بەڕێزان. کاگایدن پێشتر بەڕێزت باس لەوە کرد کە پەخستنی پەرلەمان بریتە لە گەندەڵی سیاسی، یعنی ئێستا و گەندەڵی سیاسیە وای کردووە کە گەندەڵی ئیداری زیاد بکە یاخود کێ بەرپرسیارە لەم گەندەڵی سیاسیە؟ لەم گەندەڵی سیاسە لایەنە سیاسەکان بەرپرسیانە بێت هەموو لایەنە سیاسیەکان کە لە دەسەڵاتن کە یعنی ئەم لایەنە سیاسەنە کە ئێستا لە دەسەڵاتن هەر لایەنی سیاسی بە قەبارەی خۆی بەرپرسیارە کە بە واقعی ئێستای هەرێمی وا پیشاندە کە ئەمانە ئەم لایەنە سیاسیانە سەبەبن کە لە کار کەوتنی پەرلەمان و ئەو گەندەڵی سیاسی کە دروست بووە کە بەداخۆ نەمانتوانیوە کە چارەسەر بکرێن کە گرنگترین مەسەلەیە کە ئێستا لە هەرێمی کوردستان
کە پێویست بەوە دەکات دەبێت چارەسەری ئەم گەندەڵیە سیاسە بکرێت و چارەسەری ئەو ناوتەوافقیە چارەسەر بکرێت دەبێت متمانە دروست بکرێتن لە نێوان لایەنە سیاسەکان منەوە ئابینم بە دەرەجەیەک ئەم لایەنە سیاسانە سەبەبن هۆکارن لە کارکەوتنی پەرلەمان کە خاوەن دەسەڵاتن و وایە لە ئێستا لە دەسەڵاتن لە هەرێمی کوردستاندا. بەڵێ ینی تەنها لایەنێک بە بۆچوونیەوە یەک لایەن بەرپرس نییە لە مەسەلەی پەخستنی پەرلەمان کە بەڕێز بە گەندەڵی سیاسی ناوت برد یەک لایەن بەرپرس نییە کەواتە لایەنەکانی تر ئەمیان بەرپرسن. یعنی لێرەمەوە بێم کە چەند لایەنێک بەرپرسن ینی لە کارکەوتنی پەرلەمان کە ئەو لایەنە سیاسیانش کە بە قەبارەی خۆیان کە بەرپرسیارەتیان هەیە ئەمە یەک دووش کە ئەم لایەنە سیاسانش بەرپرسن کە تەرەفن لە کێشەکەدا یعنی ئێستا کێشەکە مشکلێکە هەیە کە لە هەرێمی کوردستاندا کە نێوان لایەنە سیاسەکاندا بەداخەوە کارگەیشتەوەی کە پەرلەمان لە کار بکەوێ و لە کار نەتوانێت ئیشی خۆی بکات و کەەوە نزیکەی ماوەی نزیکەی ساڵ و نیوکە ئەمە ئەندام پەرلەمان سەبەب نییە کە فراکسیۆنەکانی ناو پەرلەمانیش سەبەب نینە سەرۆکایەتی پەرلەمانیش لایەنە سیاسەکانن کە خاوەن دەسەڵ بەڵێ سەرۆکایەتی پەرلەمانیش سەبەب نییە بە بۆچوونیەوە. من نابینم کە وتم کە سەرۆکایەتی پەرلەمان و وە فراکسیۆنەکانی ناو پەرلەمان لە دەرەوەی پەرلەمان کە لایەنە سیاسەکان نەیانتوانی کە ئەم کێشەی هەبوو کە بەتابەتی کێشەی سەرۆکایەتی هەرێم و دواتر بوو بە پەرلەمان کە نەیانتوانی لایەنە سیاسەکان چارەسەری بکەن. لێرە دەمەوە ئەبینیم کە هەموو لایەنە سیاسەکان بەتابەتی ئەو لایەنە سیاسیانە کە تەرەفن لە کێشەکەوەیە خاوەن دەسەڵاتن سەبەبن یعنی لە کێشەکانی ئێستای هەرێمی کوردستان کە بە دەرەجە یەک ئەو لایەنە سیاسی کە خاوەن دەسەڵاتی زیارتی هەیە لە هەرێمی کوردستاندا دیارن کە ئامانش لایەنی تریش کە هەیە کە بە قەبارەی خۆ و بە حەزم خۆی ئەوانیش سەبەبن کە نەتوانرێکە کێشەکان بەڕێگای دیبلۆماسی و بەڕێگای سیاست و بەڕێگای دیالۆگ و هەل بکرێتن کارگەیشتە ئەو مەرحەلە ئێستا کە ئەم دۆخە کە باوەڕ ناکەم هیچ هاوڵاتێکی هەرێمی کوردستان کە دلی خۆشکەربی بەو بارەدۆخە ئێستای لە هەرێمی کوردستاندا هەیە. بەڵای سوپاس دەکەم زۆر سوپاس باتەکرێن و لاپرستان کامەر بۆ چوونی بەرز دوایە کەم لایەنەکان بەرپرسیارن لە پەخستنی دواتریش تا چەندێک مەسەلەن ئەم پەخستنی پەرلەمان و دامەزراوەکانی تریش کە بەرەو داروخان و یاخود ماوەی یاسایان بەسەر چێوەڕێگەی خۆشتر کردووە بۆ گەندەڵی و گەندەڵکاران بۆ چوونیەوە. خۆی بەڕاستی جناب باس لەوت کرد سەرۆکایەتی پەرلەمان تا چەند بەرپرسە لەم مەسەلەیە. سەر پەرلەمانی کوردستان گەورەترین مؤسسەی شەرعیە ناکرێت لە دەرەوەی پەرلەمان تۆ بڕیار لەسەر ئیشەکانی ناو پەرلەمان بدی. ئەو بەڕێزانەی شەوی 18 لەسەر 19 زۆر کەس باسی ماکە لەسەر دکتۆر یوسف و کاک فەخرەدین کە ئالاساس ئەم دوو بەڕێزە ئەبوایە کۆبنەوەی ڕۆژی 19 ئابیان نەکردایە و بن بێگومان بەلەوە سەر لەسەرەوە مەسەلەکە کۆبنەوەی 19 ئاب نییە چکە ئێمە لە 19 ئاب یعنی دوای دوو مانگ ئێمە پەرلەمان پەکخراوە و زۆر واسە ئێمە 19 ئاب چەند کۆبنەوەی کەشمان کرد پەرلەمان هەر بەردەوام بوو ئەگەر مەسەلە 19 ئاب بوو دوای 19 ئاب و کاریان لەگەڵ ئێمە نەکرد مەسەلە 19 ئاب نییە مەسەلە و کۆبنەوەش نییە مەسەلەوەی بۆم باس کردی ویستیان بەو شێوەیە ملەتی زەربە لە قوتی ملەتی خەڵکی کوردستان بدەن و دزانی بیان ئینهیارێکی اقتصادی تەواویان کردووە ئەوە سەوەکە. بەڵێ من بەڕای من پارتی دموکراتی کوردستان سەبەبی سەرەکی یەکەمە و لە سەر و هەمیان و بەڕێز مەسعود بارزانی و بەڕێز نێچیروان بارزانی ئەوان فەرمانیان کردووە بە ڕێگەگرتن لە بەڕێز سەرۆکی پەرلەمانکە نەچێت. بەڵام لێرە بەرپرسایەتی یەتە سەر ئەستۆی یەکێتی نیشتیمانی کوردستان وەزیرەکانیان و یەکگرتووی ئیسلامی و کۆمەڵی ئیسلامی و ئەو وەزیرەکانی کەش لە پێکاتەکان کە بەشدار بوون لە حکوومەت ئەبوایە دوای ئەوەی کە وەزیرەکانی ئێمە دەرکرا و پەرلەمان پەخرا بە حکوومەتەکەی نێچیروان بارزانی بووتە ئەو کەسەی ئەو پەرلەمانی کە متمانەی بە ئێمە داوە تۆ پەکت خستووە
ئێمە قبول ناکەین ئەو پەرلەمانە پەچ بکەین یان ئەوەیە ئێمەش وەزارەتخانەکەی تۆ بەجێ دێڵین ئەچینەوە بۆ شوێنی خۆمان یانە بێ ئەو وەزیران یان وەزیرەکان بێنەوە شوێنی خۆیان دەوام بکەن بە شێوەی یاسایی ئەم وەزیرانە لە کار بخرێن ئەو پەرلەمانش کە متمانی بە ئێمەداوە ئێمە ڕێگە نادێن پەرلەمانێکی کە چاودێری ئێمە کاپەچکوێ ئەگەر کەسێک نەبێ ئێمە چاودێری ئێمە بکە کەواتە ئێمە شەریعەتی خەڵک لەدەسەدەین ئەوە قبولیان نەکردە ئەلو حاڵەتە ئەوانش بەرپرسیاتێکی زۆر مێژووی هەڵەگرن ئەو کاریان بکرا و ئەگەر ئەو کارەشیان بکردایە بێگومان بە پارتی دیموکراتی کوردستان نێتوانێت هەنگاوە بنێ ئەو هەنگاوەکەی بەوەکو شێوەیەکی کاتی نیازیوا بوو کە دوای ئەوە بچین ناو قاعی پەرلەمان و لە ناو قاعی پەرلەمان گۆڕانکاریەکە بەڵام کەزانی بێچێتی نیشتیمانی وەزیرەکانی یەکێتی وەزیرەکانی یەکگرتو وەزیرەکانی کۆمەڵی ئیسلامی وەزیرەکانی تریش بێدەنگن بۆی چووە سەر درێژەی بە ستەمەکەیدا پەیوەندی بە مەسەلەیەوەیە سە بۆ نمونە وەزیرێک مەسەلەن کشابێ سە وەزیرەکانی گۆڕان کشانەوە پارتی شوێنی پڕکردنەوە وەزیرەکانی تریش کشابانەوە پارتی شوێنی پڕ نەخنێتوانی پڕکات ئەو کاتە بە حکوومەتێ تەنها خۆی و ئەو کاتە پەرلەمان دەخۆی نییە وەزیرەکانیش باشە بەڵام پارتی پەرلەمانی پەخستون ناتوانێت ئەوە حکوومەت نابێت کاکە تۆ شەرعیتت پێداوە هیچ نەبێت تۆ فشاری لەسەردانەی کاکە ئێمە مشارەکەی تۆ ناکەین لەم حکوومەتە نەخێر نێتوانی پڕکات بە هیچ جۆرە نێتوانی پڕکات ئەوەی سا هەمووشی بۆ وەکالەت پڕکردەوە و ئەوانش ناشەرعی بەڵام حکوم ئەو وەزیرانش کە دایناون وەزیری ناشەرعی زۆر باشە بەڵام ناکرێت بەڕێوەبەرێکی بمبورە وەزیری دارایی بەڕێوەبەرێکی گشتی بە هیچ جۆرێ لە فەرم و سەیری یاسای ئەنجومەنی وەزیران بکە بزانم ئەکرێ بەڕێوەبەری گشتی بچێ بێ وەکیل وەزیر ناکرێت ئەبێ وەزیرێکی کە بکرێ بە جێگری ئەو چۆن وەزیر ئێستا پشتیوان سادە کراوە بە جێگری وەزیری ئەو خاڵ بۆ شێوێ بەڵام بەم شێوەیە بۆ پارتی نەچوە سەر تێگەیشت ئەو کاتە تاک بۆتەوە بەڵام کاتێک ئەم وەزارەتانیان بەجێ نەهێشت اوكي ورقد كأما السكوت يعني دلالة الرضا يعني بيدن بوني اوان لدر كردني وزير كاني امو باقسني برلمان جوريك للرزامندي بيدن بو كدان بارتي وتاني اما يعني هيج جوره لايديك مانيه راستا حزب كان بيان ناخوجو بلام كرداري هيج جوره هنگاوي كان نادرج بو هنگاوي شلون يعني يسبون من كومال اسلامي اگر اسا كومال اسلامي سكرتيري برلمان جناب وك راگان كاري بيلان قسان لگمون نبي طرفي نعم طرف بس اگر خود زاني اولاني كزور نزيق للامو كومالي اسلاميه وكومالي اسلامي لاني هر نزيق لبزوتنوي غورانو بەڵام ئەمە گلەیەکی دۆستانەیە و خۆشە برادەرەکانی خۆشتان لە پەرلەمانیش دانی پیانن کاکە زۆر لە برادەر زۆر باشە بەڵام ئێستاگەر بیوس پێ بۆ نمونە تۆ بەرپرسیارەتی پەخستنی پەرلەمان بخێ ئەستۆی و هێزانە چۆن دەکرێنی یەکگرتووی ئیسلامی کۆمەڵی ئیسلامی من ناڵێم ئەوان بوون ڕێگەم بدە کاتێک کە پارتی دیموکراتی کوردستان پەرلەمانی پەخست ئەمان وەزیرەکانیان نەکشانەوە و فشاریان دروست نەکرد جۆرێک بوو لە ئەو بێدەنگی ئەوان جۆرێک بوو لە شەرعیەتدان بۆ پەخستن ئەوە بەسی منەوەی بێ یعنی شابانەوە پەرلەمان بەڕێی من کارە ئەکرایەوە پارتیش نێتوانێ ئەوەندە پێداگیری بکات بەڵام ئەوی گۆڕانەوە خۆزگە بیان کردای خۆزگە ئەڵێ کورد شتێکی ئەڵێ کردە پەشیمان نەک نەکردە پەشیمان ئێستا ئەوان خۆزگە بیان کردای ئەوە ئینجا بزانە ئەنجامەکەی چییە بوو بەڵام بەداخەوە نەیان کرد کاتێ ئەوان بێدەنگ بە یەکێتی نیشتیمانی کوردستان کە حیسەی ئەسەدی بەرەکەی بە تایبەتی لۆمەکە زۆربەی بەر یەکێتی نیشتیمانی کوردستانەکەوێت چکۆز پشتی شێر لای ئەوانە جێگری سەرۆکی حکوومەت لای ئەوانە زۆربەی وەزیرەکان لای ئەوان دوای ئەوە دێتە سەر یەکگرتووی ئیسلامی دوای ئەوە دێتە سەر کۆمەڵی ئیسلامی دوای ئەوە دێتە سەر یەک دوو وەزیری برادرانەکانی کەشێ لە پێکاتەکان یعنی ئێستا ئەو لایەنەکان هەمووی بەرپرسیار من ناڵم بەرپرسیار هیوادارم زۆر بەوازحی قسەکەم حەکیم من ئەڵێم کاتێک بێدەنگ بوون لەو ستەمە جۆرێک بۆ بێدەنگ من مەسەلەی نەخێر کە نەکشانەوە کاتێک بەس نەکشانەوە بەڵێ ئەوە وەزارەتەکان بەجێ بە ئەنجومەنی وەزیران بەجێ بێشتاوتە مادەم هەواڵەکانمان کە بۆکوی ئێمە متمانەی پەرلەمانیان وەرگرتووە ئێوە بەبێ پەرلەمان دەرتان کردن ڕۆژێ لە ڕۆژان دێ احتیمالە ئەمڕۆ ئەوان دەرکەن ئێمەش دەرکەن ئێمە ئەو ستەمە لەوان کراوە قبولی ناکەین ئەگەویان کردای بەڕێی من پارتی بووی نەچوە بەڵام پەرلەمانی پەخز مەسەلەن گوێ بە وەزیر باسی پەرلەمانەکەم من خۆ ئەڵێم ئەو کشانەوە لەسەر پەرلەمان بێ اینجا لەسەر هاوڕێکانیان يعني اوان بيانته چۆن تۆ پەرلەمانێک کە ئێمە خستۆتە ئەم شوێنەوە تۆ دەرت کردووە کەواتە ئێستا چی چاودێریە زۆر باشە بەس وازە قسەکەی من پێم خۆش یەک قسە لەسەر مەسەلەی چاکسازیەکەش بکەم ئەگەر هیوادارم جۆم لێ بگری لە شوێنێکا باسی زۆری بەرنامەکەی ئێمە لەسەرەوەیە لە شوێنێکا باسی ئەوەی کردووە ئەڵێ لە راپۆرتەکەی ئەنجومەنی وەزیران هاتووە ئەڵێ خەرجی بۆ کارەبا ساڵانە 2 بۆ 3 ملیار دۆلارمان خەرج کردووە بۆ گازوایلکردین بۆ ئێستا ئەو خەرجە بۆتە سفر ئەمەش بۆ برادران ئەڵێ بکە و راپۆرتیان ڕێخستووە زۆر بەڕاستی نەزانانە ڕێکیان خستۆ چکە خۆیان نەزانن کاتێک کە کارەبا نەبێت تۆ خەرج بۆ چێری فەرمووی سە من تو دانیشتوین من ئەوە 72 ساعتە لە ماڵی خۆم کارەبان
کەواتە تۆ کاتێک کارەبات لەبن بڕیوە ئەو پارێ بۆیە پارەت خەرج نەکردووە محاویلە ئەتەقێتەوە خەڵکی گەڕەکان چاکێکەوە ئەمە چ جۆرە چاکسازیەکە چه جۆرەکە بەرنامەیەکی چاکسازی لە هەرێمی کارەبا 20 ساعات هەبووە 18 ساعات هەبووە ئێستا کارەباتە ڕۆژی لەم وەرزی زستانە بووەتە ڕۆژی 6 ساعات شەو ڕۆژێ 6 ساعات وەجاری وایە محاولە و لێ ئەکوچێتەوە بە 72 ساعات بە 48 ساعات کارەبات نایەتەوە کەواتە تۆ پارەی گازوایلت دەخر نەکردووە تۆ هەر سەرفت نەکردووە پێویست دەبێت چونکە کارەبات لە خەڵک بڕیوە کەواتە ئەلێرەشەوە هەر جارێکە خەڵکی کوردستان تەقەشوفەکە لە خەڵکی کوردستانە نەک ئەوان چاکسازیان سوپاس دەکەم دواتە گەرم وڵای بەڕێستان کاگای نەگەر بگرم وڵای بەڕێستان سەبارەت بەوەی کە باستان لە زەرورەتی کاراکردنەوەی پەرلەمان کرد ئێستا هیچ هەوڵێک یاخود هەوڵێک بۆ مەسەلەی لایەنە سیاسیەکان یاخود وەکو مەسەلەن نەتەوەکانی ترکە ئێستایەوە لە کوردستان وەکو تورکمان و نەتەوەی تریشەیە کە بەشدارن لە پەرلەمان داواتان لێکراوە مەسەلەن بۆ کاراکردنەوەی پەرلەمان پارتی هیچ داوایشی لێوە کردووە؟ پێشترش کە ئەو کۆبنەوانەی کە شاندی پارتی کە سەردانی لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان کرد لە کۆبنەوە کەشدا کە باسی ئەوە کرا کە پەرلەمان دەبێت کارە بکرێتەوە دەبێت ڕێککەوتنێکی سیاسی فراوانتر دروست بکرێت ئێمە کە واقعی هەرێمی کوردستان دیارە کە سێ لایەنی گرنگەیە کە لە هەرێمی کوردستان کە لە ناو معادلەی سیاسی هەرێمی فاکتەری گرنگن ئەوانش کە پارتی و یەکێتی و بزوتنەوەی گۆڕانە کە هەر ڕێککەوتنێک ئێمە باش ئەزانین کە هەر ڕێککەوتنێک کە یەک لەو لایەنە سیاسانە یعنی کە یەک لەو لایەنەسیان لە دەرەوەی ئەم ڕێککەوتنە بێ کە ئەمە لەوانەیە ڕێککەوتن کرێ بەڵام ڕێککەوتنەکە سەرکەوتون نابێت لەبەرەوە پێویست دەبێت لە هەر ڕێککەوتنێکی سیاسی بۆ نیشتیمانی وایە هەر ڕێککەوتنێک بێ بۆ ئاشتەوایی و بۆ کارەکردنی پەرلەمان پێویستە بە دەرەجە یەکەم دەبێت پارتی و یەکێتی و بزوتنەوەی گۆڕان ئیتفاقی لەسەر بکەن ئەمە واقعی هەرێمە کە بەبێ ئەوان یەک لە لایەنی سیاسی کە لە دەرەوەی ئەم ئیتفاقی ڕێککەوتن ئەوانەی ئەم ڕێککەوتنە سەرکەوتنیا بێ و بەبێ نەتیجە لێرە من دەمەوێت ئەوەش تاکید بکەمەوە کە سەبەبی ئەو وەزعی کە ئێستا لە هەرێمی کوردستان دروست بۆ وایە کە گەیشتە ئەو مەرحەلەیە کە ئێستا بێمتمانەی لایەنە سیاسی و کە نائستقراری سیاسی لە هەرێمی کوردستان و کارکەوتنی پەرلەمان و ڕەوشی سیاسی ئێستای هەرێمی کوردستان کە لە دۆخش زۆر خراپە کە من وا بینیم کە بە دەرەجە یەک کە سەبەبن ئەو لایەنە سیاسیان کە وتم کە خاوەن دەسەڵاتن ئەویش پارتی و یەکێتیە لە لای شتەوەش کە بزوتنەوەی گۆڕانە ئەویش کە سەبەبە کە بە دەرەجەیەک پارتی دواتر یەکێتی دواتر بزوتنەوەی گۆڕان ئەمانە هەم تەرەفن لە کێشەکە هەمیش لێرە ئەم لایەنە سیاسیانە کە بەبێ ئەم لایەنە سیاسیانە ناتوانێت پەرلەمان کارە بکرێتەوە ناتوانرێت کە حکوومەت کە ناتوانێت حکوومەتێکی متکامل دروست بکرێت کە ئەم سێ لایەنە سیاسیانە گرنگن فاکتەرن ڕۆلیان هەیە پێگەی سیاسی گرنگیان هەیە لە هەرێم یعنی ئەندامیان مەقعدیان زۆرە لەناو پەرلەمان لەناو معادلەی سیاسی کاریگەریان هەیە و تاسیراتیان لەبەرەوەی کە ئەم سێ لایەنانە دەبێت تەوافق بکەن دەبێت ڕێککەوتن بکرێت ئەگەر ئەم سێ یەک لەم سێ لایەنانە کە ئەگەر لە دەرەوەی ڕێککەوتمێن یعنی ناتوانێت ڕەوشەکە کۆنتترۆل بکرێت و ئیتفاقی سیاسی دروست نابرێت بەڵێ زۆر باش بەس سەبارەت بەوەی کە بەرپرسێکی باڵای پارتی باسی لە مەسلەیەوە کردبوو کە لە بەهاردا پەرلەمانی کوردستان کارە دەکەن وەکو تورکمانەکان هیچ داوایەکتان لێکراوە بۆ مەسلەی کارەکردنەوەی پەرلەمە یاخود پۆستێک وەربگرن یاخود داواتان لێ بکرێت بۆ کارەکردنەوەی پەرلەمە هیچ هەوڵێکی تازە هەیە لەو بارەیەوە؟ ئێمە وەکو پێکاتەی تورکمان نەتەوەی تورکمە کە نەتەوەیکی گرنگە لە هەرێمی کوردستان بەشدارە لە پەرلەمان و لە حکوومەتە ئێمە
پێش هەموو پۆستەکان ئێمە لەگەر ئەوەداین کە ئاشتاوایی دروست بکرێت کە پەرلەمان کارە بکرێتەوە کە لە کۆبنەوەکاندا لەگەر بزوتنەوەی گۆڕان و لەگەر یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەر پارتی دموکراتی کوردستان لەگەر یەکگرتو لەگەر کۆمەڵی ئیسلامیش کە ئێمە لە هەموو کۆبنەوەکان وەکو جەبهەی تورکمانی عراقی و وەکو پێکاتەی تورکمان ئێمە داوامان کردووە کە دەبێت ڕێککەوتنی فراوان دروست بکرێت بە بەشداری هەموو لایەنە سیاسەکان بۆ ئەوەی بتوانێت کە سە لە نوێ پەرلەمان کارە بکرێتەوە و ئیستیقراری سیاسی لە هەرێمی کوردستاندا دروست بکرێت. ئێمە پێش هەموو پۆستەکان ئێمە دەمانەوێت ئاشتاوایی لە هەرێمی کوردستان دروست بکرێت پەرلەمان کارە بکرێتەوە حکوومەت بە شێوەیەکی ئەکتیڤ کاری خۆی بکات لێرەدا کە ئێمە لەگەر ئەوە داینینە کە ڕێککەوتنێک دروست بکرێت لە پەرلەمان و لە هەرێمدا لایەنێکی سیاسی حەقی لایەنی سیاسی فەرامۆش بکرێت و وایە بەرامبەر ئەم لایەنە سیاسە غوبن دروست بکە. ئێمە لەگە ئەوەدانینە کە ئەمە باش ئەزانین وتشم ئەو سێ لایەنە سیاسی کە باسم کرد دەبێت زۆر باش هەر ڕێککەوتنە دروست بکرێت دەبێت ئەم سێ لایەنە لەناو ئەم ڕێککەوتنە دەبێت. بەڵێ زۆر بە کورتی چکە کاتمە کەماوە بەس پێشنازی پۆست بۆ ئێوە کراوە لە پەرلەمان وەکو پێکاتەی تورکمان لە سەرۆکایەتی پەرلەمان بۆ کاراکردنەوەی شتێکی تازەیان بۆ تاکو ئێستا ئێمە هیچ پێشنیازێک وە ئیختراحەک نەکراوە بەڵام ئێمە وەکو پێکاتەی تورکمان پێشتریش داوامان کردووە کە لە پرۆسەی سیاسی هەرێمی کوردستان دەبێت بەشدار بین لە بڕیارە سیاسەکان و دەبێت بەشدار بین لە پۆستە سیادەکان بەڵام کە ئێستا و بارەدۆخۆی سیاسی ئێستا هەیە لە هەرێمی کوردستان ئێمە پێش هەموو شتێک داوای ئاشتەوایی و دیالۆگ و حێوار دەکەین. بەڵێ سوپاس دەکەم زۆر سوپاس دەکەم کامەرگیان کاتیمان کەماوە بام سپارەت بە سینە هەوڵێکی تازە هەیە یاخود پەرلەمان کە تەمەنی 8 مانگماوە یاخود هەروە بە شێوە دەمێنێتەوە. خۆی بەڕێز مەسعود بارزانی ئەو بانگاوازەی کرد بەڕێ من بانگاوازەکەی باش بوو بەڵام تەسەورەکەم تەراجوعی لێکرد بێ لەبەرەوەی ئەو یەکەم جار جەولێکی دەست پێ کرد لە حیوار ئەو جەولێ وازی لێنە قرار بوو بەگەڕانەوەی بەڕێز مەسعود بارزانی لە دەروی وڵات دەست پێ بکەنەوە بەڵام جاری گەڕاوە و جاری کەشتووە بۆ خارج هەر ئەوان بڵێن بێدەنگیان هەڵبژاردووە تا ئیسە هیور بوو شان دەکەن بۆ لای ئێمە نەناردووەوە ئێمە وەکو بستنەوەی گۆڕانی کاک ئایدن باسی کرد کە لە ئاساس ئێمەش بەشێک هەڵەگرین لەو بڵێن لەو هۆکاری کە بوونێتە پەخستنی پەرلەمان ئەو زاڵم و مەزلومی یعنی ستەمکرد و ستەم لێکراوی خستە وەکی سیر کرد بەڵام توش بۆ لایەنەکانی تر وەکو یەک سیر نەکرد لە مەسەلا من وەکو یەک من پلەم بۆدانە نەشم بود ئەوان پەرلەمانیان پاکردوتم ئەوان بێدەنگ بوون ئەو بێدەنگیە تۆ شەرعێتی دا بە پارتی ئەوە قسەکەی من واضحە یعنی بێدەنگ بوونی ئەوان تۆ جۆرە باشە بەڵام ئێستا بۆ نمونە بگورە بە زۆر باشە تەرەفی کۆمەڵی ئیسلامی مناوەتە تەلەفی کۆمەڵی ئیسلامی و کۆمەڵی ئیسلامی مەسەلەن لە هەنگاوەکانی بۆ نمونە دەبێت چی کرد بە مەسەلەن بەرامبەر ئەو زوڵمەت جارێ بۆ خۆی کۆمەڵی ئیسلامی سکرتێری پەرلەمان لەوانە مەفروض بوو وەزیرەکانشیان باشە بۆ سکرتێرەکەیان دەرکرا دەرنەکراوە بڵێن سەرۆکی پەرلەمانی ئێمە دەرکراوە نیە باشە سەرۆکی پەرلەمان دەرکرا یعنی پەرلەمان پەیخرا پەرلەمان کۆ نابێتەوە زۆر باشە دەتوانین لەگەڵ جێگری سەرۆکی پەرلەمان کۆبوونەوە ئەنجام بدە لەگەڵ جێگرەکەشی کات یعنی لە هەردوو لای یعنی هاتچۆی کاک جعفەری شەکە جەنابی کاک فەخرەدین هاتچۆی کاک یوسفی شەکە ئێستا هاتچۆین چی بکەین سودی نییە مەسەلەن ئێستا کاکە پەرلەمان پێچ کەوتووە سکرتێری پەرلەمان لە پەرلەمان ئێستا ئێمە گلەیمان لە سکرتێری پەرلەمان نییە ئێمە گلەیمان لە وەزیرەکانی هەموو لایەنە سیاسەکانە جگە لە پارتی کە پارتی ستەمەکەی کردووە بێدەنگ بوون لەو ستەمەی پارتی کردوێتی لە ئێمە نەیانتوانی وەک پێویست بۆ بێدەنگ هەڵوێستیان هەڵوێستیان بە هیچ جۆرێ وەزیرەکانی یەکێتی وەزیرەکانی یەکگرتو وەزیرەکانی کۆمەڵی ئیسلامی وەزیرەکانی برادەرە تورکمانەکان هەر وەزیرێکی کە بەشدار بۆ لە حکومەت جگە لە پارتی کە خۆی خاوەنی ستەمەوە ئەوان ناتوان پیان خۆش بووە ئەوانی کە هەر هەمویان بێدەنگیان هەڵبژاردووە باشە بەس بۆ فراکسیۆنەکان مەسەلەن فراکسیۆنەکان شەر بەشێکنین فراکسیۆنەکانە زۆر باشە بەس ئێستا بۆ قیاسی فراکسیۆن مەکە لەگەڵ فراکسیۆن شەر سەر بە حیزب ئەزانم دەنگ بەس بەشداربوونیان لە حکومەت ڕەوایەتیدانە بۆ حکومەتێکی ئێمە بێتمانەوە پێداوە زۆر باشە بابێمە وڵامی پرسیارەکە زۆر بە کورتی من تاسە ئاخر تۆ زۆر بە کورتی هینت نەدا ینی ماوەی منت دا بە جەنابی کاگەیدن
ئێمە وا تەسەورەکەین کاک مەسعود گرێوێ و پارتی دیموکراسی گرێوان لەسەرەوە کرد کە لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان بۆیە پاشگەزبوونەوە لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان ڕێبکەون خۆیان لەسەر یەک پرۆژە ڕێبکەون بە پێی ئەو پرۆژەیە بێن توێژ لەگەڵ لایەنەکانی گەوکەن بەڵام بمبورە هەرم جوولێت تاواکەم بەڵام قیادەی یەکێتی نیشتیمانیان هەندێکیان ڕازی بوون لەسەر ئەو پرۆژەی پارتی هەندێکیان ڕازی نەبوون و قەواعدی یەکێتی زۆربەی زۆرینەی بەوە ڕازی نەبوو لەبەر ئەو پرۆژەی سپاس دەکەم سپاس بۆ میوانەکانم سپاسیش بۆ بینەرانی بەڕێز خواتان لەگەڵ